سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا بە گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە پێنجی گەلاوێژی 1402 هەتاوی لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی لاوانی شۆڕشگێر لە شاری سنا، گیان لە دەستانی کۆڵبەرێکی بە ساڵاچوو لە سنووری سەرشێوی سەقز، کوژرانی کرێکارێکی خەڵکی سەقز لەلایەن سەلەفیەکانی ئەو شارە، دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە ئاودانانی ئیلام و کۆبوونەوەی ناڕزایەتی خەڵک، بانکێشتی مکائیل سەدیقی بۆ ئیتلاعاتی مەریوان، ناڕزایەتی کەشاوەرزان لە شاری مەرودەشت، نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی پویا مەولای ڕاد و ئێرفان خەزایی و دیداری بنەماڵەی سپێر ئەعزەمی لەگەڵ بریندارانی شۆڕشی ژینە. چالاکی لاوانی شۆڕشگێر لە شاری سنا درێژەی هەواڵەکانمان دەبێت بە پێی هەواڵی گەشت و ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێژ ژمارەیەک لە لاوانی شۆڕشگێری سنا بە بڵاوکردنەوەی تراکت لە نێو شەقام و کۆمەڵە تیجاریەکانی شار درێژیان بە شۆڕشی ژینادا. بە پێی ئەو زانیاریانی بەدەستمان گەیشتووە یەکێک لەو کۆمەڵە تجاریانەی تراکتیان تێدا بڵاوکراوەتەوە، کۆمەڵی تجاری پانتا ئابیدەر و لەسەر تراکتەکان دروشمەکانی ژن ژیان ئازادی شۆڕش درێژەی هەیە، مەرگ بۆ خامنەی قاتڵ و مەرگ بۆ بەسیجی نووسراوە. گیان لە دەستانی کۆڵبەرێکی بە ساڵاچوو لە سنووری سەرشێوی سەقز ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێژ کۆڵبەرێکی بە ساڵاچووی خەڵکی سەقز بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە سنووری ناوچەی سەرشیو گیانی لەدەستا. بە پێی زانیاریەکان کۆڵبەرێکی بە ساڵاچوو بە ناوی حەسەن تەوفیقزادە ناسراو بە حەسەن عێراقی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری بەستامی سەر بە ناوچەی سەرشیوی سەقز گیانی لەدەستاوە. شانی باسە کە تەرمیە و کۆڵبەرە بۆ پزیشکی دادی سەقز گوازراوەتەوە. کوژرانی کرێکارێکی خەڵکی سەقز لەلایەن سەلەفیەکانی ئەو شارە ڕۆژی سێشەممە 3 مانگی گەلاوێژ هاوڵاتیەکی خەڵکی سەقز بە ناوی فاڕوق ڕەشیدی لەلایەن چەند کەسێکی سەلەفیەوە کوژراوە. بە پێی راپۆرتەکان فاڕوق ڕەشیدی کرێکاری تەمەن 35 ساڵ لەلایەن چەند ئەندامی گروپێکی سەلەفی لە گەڕەکی حەماڵاوای سەروی شاری سەقز بە بیانووی بێڕێزی بە پیرۆزیەکان کوژرا. جێگەی ئاماژەیەکە ڕۆژی پێنجشەممەی هەفتەی پێشوو دوسینۆی پوشپەر کەریم قەوامی خەڵکی سنا لەلایەن گروپێکی سەلەفی کوژرا و براکەشی بەناو خالید قەوامی بەهۆی قورسی برینەکانیەوە لا نەخۆشخانە لەژێر چاودێری چڕدایە. ئەمە دووەمین هاوڵاتیەکە لە ماوەی کەمتر لە 1 هەفتەدا لەلایەن سەلەفیەکانەوە دەکوژرێت و دام و دەستگا پەیوەندیدارەکان هیچ ڕێگری لە چالاکیە و گروپانە ناگرن بە پێچەوانەوە پشتیوانیشیان لێ دەکەن. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە ئاودانانی ئیلام و کۆبوونەوەی ناڕزایەتی خەڵک ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێژ هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی سەراوباخی سەر بە شاری ئاودانانی ئیلام هێرشیان کردە سەر ماڵی هاوڵاتیەک بە ناوی محەممەد حسین حاسڵی و ناوبراویان بەلەدان و ئەشکەنجە دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان هێزەکانی حکوومەت وێڕای پشکنینی ماڵی ئەو هاوڵاتیە هەموو کەلوپەلی ناو ماڵەکەیان بە تەواوەتی پژاندووە پاشە و ڕووداوە خەڵکی ناوچەی سەراوباخ لە بەردەم کەڵانتەری ئەو ناحیەیە کۆبوونەوە و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی محەممەد حسین حاسڵی بوو. بانکێشتی میکائیل سەدیقی بۆ ئیتلاعاتی مەریوان بە پێی هەواڵی گەشت و میکائیل سەدیقی دەبیری کانونی ئەنجومەنە کرێکاریەکانی بیناسازی ئێران و سەرۆکی کانونی ئەنجومەنە کرێکاریەکانی ساختمانی کوردستان بۆ چەندمین جار لەلایەن ئیتلاعاتی شاری مەریوانەوە بانکێشت کرا. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا میکائیل سەدیقی چەند جار لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بانکێشت کراوە، بەڵام هێشتا هۆکاری بانکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیەی ناوبراو ڕوون نییە. هەندێک لە چالاکانی سنفی دەڵێن ئەگەری هەیە میکائیل سەدیقی سەبارەت بە چالاکیەکانی ڕۆژی جیهانی کرێکار و بەیانیەی پشتیوانی لە خەڵک بانکێشت کرابێت.
ناڕوونی چارەنووسی شەیدا ڕەحیمی لە گرتوخانەی ئیتلاعاتی سنە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چارەنووسی چالاکێکی مەدەنی خەڵکی دیواندرە و دانیشتووی شاری سنە بە ناوی شەیدا ڕەحیمی پاشبەندەکانی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە ناڕوون و نادیارە. ڕۆژی هەینی سی پوشپەڕی 1402 شەیدا ڕەحیمی تەمەن 50 ساڵ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە شاری سنا دەست بەسەر کرا. شایانی باسە کە هیچ زانیاریەک لەسەر شوێنی ڕاگیران، چارەنووس و هۆکاری بەندکرانیە و چالاکە مەدەنیە لە بەردەستانیە. ماڵاوایی لە ژیانی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵا لە ئاڵمان. بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگادار بووین کە هاوڕێن ناسر ئەمین نژاد، کەسایەتی ناسراوی سیاسی و سیمای خۆشەویستی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و یەکێک لە کادر و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵا ڕۆژی چواری گەلاوێژی 1402 بەهۆی نەخۆشیەکی چاوەڕوان نەکراو لە وڵاتی ئاڵمان ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێن ناسر ئەمین نژاد لە بنەماڵەیەکی سیاسیدا چاوی بە ژیان هەڵێنا، هەر لە سەرەتای لاوێتیەوە بوو بە هەڵسوراوێکی چالاکی ئەم بوارە. هاوکات لەگەڵ شۆڕشی جەماوەری ساڵی 57 لە ئێران، هاوڕێن ناسر چالاکانە لەو شۆڕشەدا بەشداری کرد. چالاکیە سیاسیەکانی هاوڕێن ناسر دوای بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی ئیسلامیش بەردەوام بوو. دواتر هاوڕێن ناسر خەباتی سیاسی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و بوو بە کادر و پێشمەرگەیەکی بەتوانە. هاوڕێن ناسر دوای چەندین ساڵ خەبات و تێکۆشان لە وڵاتی ئاڵمان نیشتەجێ بوو، لەوێش چالاکی سیاسی خۆی درێژە پێدا. ئێمەش پڕ بەدڵ سەرخۆشی لە بنەماڵەی عزیزی هاوڕێن ناسر، بە تایبەت هاوسەری بەڕێزی هاوڕێ فاتمە و منداڵەکانی ئارام و ئارینا و ئاروین، هەروەها هەموو هاوڕێیانی دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی عزیزی بەرز و بەڕێز بێت. دەست بەسەرکردنی چەند ڕۆژنامەوان لەلایەن پۆلیسی تورکیا لە باکووری کوردستان. ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێژ هێزەکانی پۆلیسی تورکیا لە شارەکانی ئامەد و ئیستانبول چەند ڕۆژنامەوانیان بە ناوەکانی ئۆریم دەنیر، فورات جان ئەرسەلان، دەلال ئاکیۆز، سیبێل یوکلار و ئۆریم کۆپناک دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان ئەو چەند ڕۆژنامەوانە کە لە ئاژانسە هەواڵنێریەکانی بیانەت و مێزۆپۆتامیا کار دەکەن، بە بیانووی لە خاودانی گەندەڵی یەکێک لە ئەندامانی دەستەی وەزیرانی تورکیا و دادستانی باڵای ئەو وڵاتە سەبارەت بە سەپاندنی تۆمەتی ساختە بۆ 18 ڕۆژنامەنووس دەست بەسەرکراون. ناڕەزایەتی کەشاوەرزان لە شاری مرۆدەشت. ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێژ کەشاوەرزانی شاری مرۆدەشت لە ناڕەزایەتی بە کەمی نرخی تەماتە و قەرەبوو نەکردنەوەی زیانەکانیان جادەی سەرەکی ئەو شارەیان داخست. بەوتەی کەشاوەرزانی ناڕازی، دەوڵەت بانقەز نرخی تەماتەی لە بازاڕەکان کەم کردووە، لە حاڵێکدا نرخی دۆشاوی تەماتە بە پێی هەڵاوسان بەردەوام بەرز دەبێتەوە. ئێستا نەدەوڵەت و نەجیهادی کەشاوەرزی وەڵام دەرەوەی زیان و زەرەری جوتیاران نین و کەشاوەرزان بە داخستنی جادەی سەرەکی مرۆدەشت ناڕەزایەتی خۆیان لە سیاسەتەکانی دەوڵەت نیشاندا. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی پویا مەولایڕات و عێرفان خەزای. ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە بنەماڵەی دادخوازان لە دوو چالاکی جیاجیادا یادی دوو گیانبەختکردووی شۆڕشی ژینا بەناوەکانی پویا مەولایڕات و عێرفانی خەزاییان بەرزڕاگرت. هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی پویا مەولایڕات، کۆمەڵێک لە بنەماڵەی دادخوازانی کەرەج ڕێزیان لە فیداکاریەکانی بنەماڵەی پیرفەلەک و بە تایبەت ماهمونیر مەولایڕات گرت و پەیمانیان لەگەڵ ئاواتی تەواوی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا نوێ کردەوە. لەلایەکی دیکەوە بنەماڵەی هەمیشە زیندوو عێرفان خەزایی لە شەهریاری تاران ئەوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە ئازادی خوازان لەسەر گڵکۆی ئەو گیانبەخت کردووە کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پرشانازیان. وا دووە هەوڵ دیداری بنەماڵەی سپێر ئەعزەمی لەگەڵ بریندارانی شۆڕشی ژینە. ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێژ سیامەک ئەعزەمی برای هەمیشە زیندوو سپێر ئەعزەمی لەگەڵ سالار وەتەنشناس
و حسەین نادر بەیگی دوو برینداری شۆڕشی ژینا کە هەر یەک چاوێکیان لەدەستاوە دیداری کرد و پەیمانیان لەگەڵ ئاواتی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا نێکردەوە. سیامەک ئەعزەمی لەگەڵ بڵاوکردنی ڤیدیۆی ئەو دیدارە نووسی خدا لەکوێ بوو کاتێک بە ناوی دین سێلاو بنەماڵەکانیان لەناو برد. سپێر ئەعزەمی خڵتانی خوێن لە نێو خاکدا خەوتووە. ژمارە و فیشەکانەی بەرجەستەی کەوتووە لە ژمارەی ئاواتەکانی زۆرترە. حسەین نابینا بوو بەڵام ئێستا ناخی پیس و پڕ لە نەفرەتی جەنایەتکاران باشترە بینێت. سالار قارەمانی شۆڕشە و لە هەڕەشە و چەک ناترسێت بەڵکو لە بایەخنەدانی هێندێک لە خەڵک دەترسێت. ئێمە بنەماڵەی دادخوازان پێکەوە بەهێزترین و درێژە بە شۆڕش تا سەرکەوتنە دێت. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی سەر لەبارەتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی